سەران سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش. جەژن تەنها بۆنەیەکی ئاسایی نیە، بەڵکو دەرفەتێکی گەورەیە بۆ زیندووکردنەوەی لێوبردەی و گردن ئازادی. لەم ڕۆژە پیرۆزانەدا شەقام و ماڵەکان پڕن لە دەنگ و باسی جیاواز لە هیوای گەشت بۆ داهاتوو. دەچینە ناو قوڵایی کۆمەڵگە و لە نزیکەوە گوێویستی پەیام و خواست و دەنگ و ڕەنگی هاوڵاتیان دەبین، بزانین لە ڕۆژانی جەژندا چی دەکەن، دەچنەکوێ، پەیامیان چییە، گردن ئازادی خۆیان لە کێ دەکەن. من دەچمە لای ئەوان، ئێوەش لەگەڵمدا. زانم لە جەژنا بەتەمای سەردانی کێ بکەی، گردن ئازادی خۆت لە کێ بکەی؟ وڵا پێشەکی دەستخۆشیتان لێکەم. جژنە پیرۆزەش هەر لە ئێستەوە بۆ کەسوکار و ئازیزان و مناڵەکان بۆ باوکی مناڵەکان هەموو لایەک سپاس دەکەم لەگەڵ ئێوە. گردن ئازایی وڵا من دڵم زۆر زۆر سافە، دڵم زۆر پاکە، بەرامبەرەکەشم هەروە یعنی هەستەکەم وا بێت لەم دڵپاکی خۆشمایە. بەڵام هەندێک کەسێ بەخوا قابلی گردن ئازایی نیە لەگەڵ ڕێز و حرمەتمە. تر هەرەوە چیان پێڵێ؟ بەخۆیان چاکەن، بەخۆیان چاکەن. با پەیوەندیەکە بگۆڕینەوە بزانین ئەو کەسانەی کە دڵی تویان ئێشاندووە ئەگەر بێن گردن ئازادیت لێ بکەن، تۆ گردن ئازادیەکان قبوڵەکەی لەم جەژنەیە؟ ئەگەر گردن ئازایەکی بەدڵ بێت واتە هەستێکی نەبێ بڵێن بە زۆر بێیان لەبەر خاتریەکێ کات بێ بۆ ماوەیەک بێت و دوای پشتم تێکاتەوە بە تاکید خەمە سەر چاوم. بەس ئەگەر شتێکی ئەوە بێ مەحاڵە. جەژنی مسلمانانی ژەر بۆیە بۆی کە مسلمانان گردنی یەکتری لەوە پێشکە تۆ دڵێ شانم نای گردنم ئازاکەیت و گردنە ئازاکەم شتەکانی ناخمان با بۆ یەکتر هەڵ ڕێژین قەیچێکە زۆر ئاساییە باش شتەکان بڵێین بزانمە چ گلەیەکم لە تۆیە تۆ چ گلەیەک لە من هەیە باش بۆ لە کاتی جەژنا نابێت من حەزم لەوە نییە بەڕاستی نابێت ئەوە یعنی شتێکی هەر نازانم بڵێم چییە هەر لە کاتی جەژنا تخوا گردنم ئازاکە بۆچی گردن ئازاکەم ئەی لەو پێش دنیا قسە و پێوتم دنیا شتە پێوتم بەڕاستی. کاتە پەیامی تۆ چییە؟ وڵای پەیامی من ئەوەیە پێش ئەوەی کە جەژن بێت هەز مناسبەیەک بێت لەبەری مردن زۆر نزیکە مردن زۆر نزیکە لە گردن ئازایی دڵی خۆیان پاکەنەوە و پێش جەژن پێش مناسبەکان دەستکەنە ملی یەک هەمیشە یەکتریان خۆش بێ ڕێز یەک برن چاوەڕێی جەژن نەکەن لەورەی تەمەن بەشیەوە ناکەن. وەڵڵا من ئێستا چیاڵێگەمە ماڵەوە. پەیامی تۆ چییە لەم جەژنەیە؟ پەیام لەم جەژنەیە ئەم جەژنە زیندووکەنەوە گردن ئازایی لێەکەن سەردانیەکەن با نەمرێ ئەم شتە نەمرێ لە ناو کۆمەڵگای کوردەواری و لە ناو مسلمانانە بە تایبەتی چونکە ئێستا زۆرن کە ئەیانەوێ تو جەژنە لە ناو بەرن هەر ناوی نێڵن ترە بۆیە پێویستە زیندوو بکرێتەوە و یادیکەن و گردن ئازایی لێ بکەن و شتێکی زۆر جوان پاکردنەوەی دڵەکان لەم ڕۆژانەیە بەرام بخەڵ. باسی گردن ئازادیت کرد بزانم خۆت لە جەژنا گردن ئازادی لە کێ دەکەیت و ئەچی بۆ لای کێ؟ وەڵای گردنیە هەموو کەس ئازاکەم ئەوەی تەوەی کە بچم بۆ لای هەر هاوڕ و کەس و کار و دۆست و ناسیاوەکان سەردانیانەکەم و دڵە پاکە دڵم پاکە ئەی چۆن شکرەوەنەکە کەسی ژۆنە ئازیەتی نایە بڵم گردنی ئازا ناکەم. گردن ئازایی لە هەموو کەساناکەم دڵی منیان هێشاندووە گردنیان ئازابێ فی سەبیلیللا لە بە خاتری خۆی گەورە لە دڵی خۆمەوە ڕقم لیانە و لیان خۆش نابم بەڵام لە بە خاتری خۆی گەورە لیان خۆشە بم هەر کەسێ دڵی منی هێشانوە تەنها لە بە خاتری خۆی گەورە لەبەرەوە ئێستا حالەن لە نۆمینەی حاجیانین ئەڕۆین بەرەو جەژنی قوربان جەژنی قوربانیش گاڵتە نییە ئێمە وەکو مسلمان دوو جەژنمان هەیە جەژنی قوربان لەگەڵ جەژنی ڕەمەزان ما باقی جەژنەکانی کە پەیوەندی بێمی مسلمانەوە نییە بۆیە گردن ئازایی گەڕێمەوە بۆ پرسیارەکەی تۆ گردن ئازایی لە هەموو ئەو کەسانان کە لە نەشانوم لەم جەژنەیە دایکم ماوە پێڵاوەکان یەخەمە سەر و سەر چاو گردن ئازایی لە جوڵای دڵی دەستمان نێشانەوە تا توانیمان دڵی خەڵکمان ڕاگرتووە
هەر کەسێکیش دڵی لەمانێ شابێ بەخوازانە لە خۆ بێنە بەخوا دڵی کەس ناشێنی ئێمە گرد نازایی لە مشتریەکانە ناکەی جارجار هاتبێتم خواردنێ شتێک نوعی وڵا بێ ئەوان لەم نیدەن بە قورعان هەموو نەرزیامی بۆوان ئەوە دڵنیای لە خۆت ئارە وەڵا خوا بەزیابێ ئەی لێدایەوە بابە لە خوشتێک لە برا ناڵم دڵی دەستم نێژانە خوا من زۆر فەقیرم باشە بەس هەر گرد نازایی بۆ وایە حەلیانە دیارەڵا دەستیان ماچەری عادەدەن سەردانی کەسیش ناکەی هەر لە ئیشەبی بە قورعان ئێمە بەیانیان زیاتر جەژن لێرەین جەژن زیاتر ئێمە لێرە قەرە باڵەکە ناو بازار لا چێکم ڕۆژ بدەین بە ئیسراحەت بچین خو بەخوازە جەژن لەمە ئێستا جەژن بووە بۆی نانەکە دانێن و ڕسمێگیرنەوەی نێرم بەستیک و لە فێزول پۆستێرم نێرم بووە بە جەژنە پیرۆزەی وەل ساڵان نەماوە ئەی ئەوانەی دڵی تویان ئێشانوە و یەن گردن ئازادی لێکن گردن ئازادیەکەیان قبوڵەکەی ئارەوەڵا لەبەر خوای گەورە بەخوا کراوان بەرامبەر هیچ کەس نەبووە لە پیاوەتی زیاتریشمان بۆ خەڵک نەبوو تر لەبەر خوای گەورە ژەوە ژرین بە پیاوەتی و ئازادین و هیچمان لە دڵانە خوا دڵم ئاوایە پەیامی من بۆ جەژنە پیرۆزە لە بەری جەژنی قوربان نزیکە بینەوە بۆنەیەکی ئاینیە پێویستەکە هەموو تاشەکە باوەڕی بەخۆ و بە قیامەت و بە قورئان و بە مزگەوت و بە نوێشە بێ بەشدار بێ و بن لەبەر خاتری خوا لە هەموو کەس خۆشە بم چونکە لێبوردەیی تەنها کاری مرۆڤە مەزنەکانە ئەوانەی کە لە خەڵە خۆش نابن ئەوانن کە خوان بە لاوازە بینن بەڵام گرنگ نییە تۆ گردن ئازایی لە چیەکەی گرنگەوەی تۆ بێ ویژدانی خۆت مرتاحکەی تۆ کاتێکە داوای لێ خۆشبوون لە خواکەی چۆن خۆت لە ڕوودیە لە خەڵت خۆش نەبی ئەمە چ ئیمانێکە لە توێ ئەوە نییە بۆیە گرنگە گەر تۆ کاتێک ئەڵی من لە خەڵک خۆشە بم گرنگەوەیە تۆ ویژدانی خۆت مرتاحکەی بەڵام هەندێک کەسی شێ شایانی گردن ئازایی نییە شایانی ئەوە نیە لی خۆشبی لە هەندێک کاتە بۆ لەبەرەوەی تۆ یان زەمانگ منە بیر نییە سەردانێکم ناکەی لە نەخۆشی لە ناڕەحەتی لە ئازارێکە لە نەبوونیەکە سەردانی من ناکەی من تۆم بۆچی لە جەژنە دەرەکەی بڵێ گردنە ئازابێ و جەژنە پیرۆز بێ ئەمە شتێکی عورفی کۆمەڵایەتی دروست بووە. بینەرانی بەڕێز ئەوەی بیستان و بینیتان دەنگی ڕاستەقینەی خەڵک و پەیامی بێپەردەی هاوڵاتیان بوو لەم جژنەدا لە نێوان پیرۆزبایەکان و هیوای ژیانێکی ئارامتر هیوادارین پەیامی ئەمڕۆی ئەوان بگاتە شوێنی مەبەست و هەموو لایەک لەم جژنەدا گردنی یەکدی ئازاد بکەن سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بینەربوونتان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم هەر شاد